بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێگەن جوانترین سڵاوتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم و لە باس و خواستی ئەمڕۆمادا باز لە پێگە و ڕۆڵی ژن لە بانگەوازی ئیسلامیدا. ئیبن قودامەی مەقدیسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئێوارەیەکی مەغریب دوای نوێژی ئێوارە بانگەوازی مسلمانانی کرد کە ڕۆمەکان پەلاماری سنووری مسلمانانیان داوە و هەمووتان خۆتان حازر بکەن بۆ جیهاد. لە کاتی گەڕانەوەیدا لە بوڵێڵی ئێوارە و لە تاریکی ئێوارەدا گوێی لە دەنگی ژنێک بوو کە بانگی لێکرد ئیبن قودامەی مەقدیسی و چەند جارێک ئەم هاوارەی دووبارە کردەوە و ئەویش وتی وەکو سەرکردە و وەکو مسلمانێ بەلامەوە باش نییە لەم تاریکایەدا لەگەڵ ئافرەتێکدا بوەستم. پاشان ئافرەتەکە سوێندی ئیبن قودامەی مەقدیسیدا وتی سوێندت ئەدەم بە خوددا ئەگەر لەسرم ڕانەوەستی. بۆیە ئیبن قودامەی مەقدیسی گەڕایەوە بۆ لای و ژنەکە پێی گوت بیستومە یام گوێم لە هاوار و بانگەوازەکەت بوو کەوا داوای کۆمەک و هاوکاری و خۆ حازرکردن دەکەی بۆ جیهاد لە ڕێگەی خوادا. منیش لە ڕێگەی خوادا هیچ شتێکم شک نەبردووە، نە لە ئەسپ و نە لە چەک و نە لە پارە و نە لە کوڕ و نە لە مێرد، تاوەکو پێتی ببەخشم تەنها پرچەکانی خۆمم بڕیوە هێناومە بیکەی بە زینی ئەسپەکەتەوە بۆ ئەوەی ئەسپەکەت بە شەهامەت و بە سام و هەیبەت و بە غیرەت دەرکەوێ لای دوژمنان و دوژمنانی پێ بتۆقێنی. ڕۆژی دواتر کە ئیبن قودامەی مەقدیسی چووە مەیدانی شەڕەوە مێرد منداڵێکی 10 ساڵانەی بینیم داوای لێکرد گوتی مامە تیرێکم بدەرێ. ئیبن قودامەی مەقدیسی فەرمووی تۆ توانای تیر هاویشتن و ئەو شتانت نییە بڕۆ پاسەوانی خواردن و چەکەکانمان بکە. پاشان هەر زۆر ئیلحاحی کرد و ئەویش تیرێکی دایە و چاویشی لێوە بوو کەوا دای لە گردنی کابرایەکی ڕۆمی. پاشان هاتەوە داوای تیری دووەمی کرد و ئەمیش ڕۆمی دووەم کەسی سەربازی دوژمنی دووەمی پێکوشت. لە سێەم تیردا کە هاتەوە ئاگای لێبوو شمشێرێکی بەرکەوت و وەکو دەڵێ هاواری لە ئیبن قودامەی مەقدیسی کرد. گوتی ئیبن قودامە هەواڵ بگەێنە لە دایکم کەوا من شەهید بووم. گوتی کوڕم من چوزانم جەنابەت کوڕیکەی؟ گوتی من کوڕی هەمان ئەو ژنم کە ئێوارەی ڕابردوو پرچەکانی خۆی لە ڕێگەی خوا بەخشی بە تۆ. ئیسلامی پیرۆز لەگەڵ دەرکەوتنیدا لەگەڵ ئەو ڕێز و پێگە و حرمەتەی کە گێڕایەوە بۆ ژنیشی لە مەیدانی بانگەواز و جیهاد و قۆناغەکانی تری ژیاندا بەرز کردەوە هاوشانی پیاوان. لە زۆر حاڵەتیشدا ئەوە ژنانن کەوا لە پیاوان لە پێشترن و زۆر جار ژن هێندە پێگە و ڕێز و حرمەتی هەبووە لە ئیسلامدا دەتوانین بڵین لە پیاوان لە پێشتر و بەرچاوتر بووە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە ڕۆڵ و پێگەی ژنەکەین هەر لە سەرەتاکانی قۆناغی ئیسلامی پیرۆزەوە پاشتر شۆڕ دەبینەوە بۆ قۆناغەکانی بانگەوازی ئیسلامی لە کوردستان بە تایبەت بنیادنانی ڕابوونی ئیسلامی لە کوردستان ژن چن ڕۆڵ و پێگە و بایەخێکی هەبوو یان بۆونە چه ڕۆڵێکی گێڕاوە لە ئاراستەکردنی ژیانی تاکەکاندا و یان پەروەردەکردنی تاکەکان یان پاڵپشتکردنی ئەو سەرکردە و کەسایەتی و مامۆستایانیانەی کە لە کوردستاندا ژی لەمۆی ئەم ئیسلامیان هەڵگرتووە. باشترین نمونەشمان هەر لە سەرەتای قۆناغی بانگەوازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەڵا نەڕووخا و پۆڵاینەکەی خات و خەدیجەی دایکمان بوو هەزار ڕەحمەتی خوای لێبێ. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز خات و بەدریە ئیسماعیل چالاکوانی بوارە مافەکانی ژنانم کردەوە. بەدریە خان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونت. پێم خۆشە سەرەتا باسێک لە ڕۆڵ و پێگەی ژنم بۆ بکەی لە بانگەوازی ئیسلامیدا یان لە بانگەوازی ئیسلامیدا ژن چ ڕۆڵ و پێگەیەکی پێدراوە؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان دەستخۆش بۆ جەنابتان بۆ ئەم بەرنامەیەوە بە تایبەت بۆ ناونیشانی بەرنامەکە کە لەگەڵ واقعیەتی ئەمڕۆدا گونجێ و سڵاو ڕێز بۆ هەموو بیسەرانی بیردانی کەناڵی ئاسمانی پەیام. طبعا پێم خۆشە کە لە دەوڵەمەندی ئیسلام و بەهای ئیسلام و گەورەی ئیسلامەوە تێڕوانینێک بۆ ژن و بەهای ژن و ڕۆڵی ژن و گەورەی ژن و مافی و امتیازی ژن بکەم. طبعا ئەگەر ئێمە دیراسەیانی پیرۆزی ئیسلام بکەین بەهایەکی گەورەی بەڕاستی و امتیازێکی زۆر گەورەی بۆ ئافرەت دەستەبەر کردووە. هەر دینێک هەر فکرێک بەڕاستی ئەو ئامانجێکە هەیەی لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە بیگونجێنێ و بیگەڕێتەوە بە ئاینی پیرۆزی ئیسلام هیچ کاتێک بێ ماف نابێ مافەکانی دەستەبەر دەبێت. طبعا ئێمە سپاس بۆ خۆی پەرگا خۆمان لە واقعەکەدا دەژین و لە ناو ئاینی پیرۆزی ئیسلامدا خۆمان بینێتەوە خۆی گەورە هیدایەتی داین و لە جەهالەت و فامی ڕزگاری کردن و هێناوین لەسەر ڕاستە شەقامی ئیسلام. سپاسی خوا دەکەین کە الحەمدوللا ئێمە لەم ڕۆڵ و پێگەدا خۆمان دەبینین و ناونیشانێکمان هەیە و الحەمدوللا شانازی بە دینەکەمان دەکەین کە ئاینی پیرۆزی ئیسلامە.
طبعا ژن ئەتوانێت جوانترین ڕۆڵ ببینێ لە بانگەوازی ئیسلامیدا ژن دەتوانێت قوتابخانە بێ ژن دەتوانێت ئامانجی هەبێ ژن دەتوانێت پێ بگا ژن دەتوانێت تێ بگا ژن دەتوانێت داعیە بێ ژن دەتوانێت واعیە بێ ژن دەتوانێت توجارەت بکە نمونەی بەرز و زیندوی جوان و کە جەنابەت لە بیدات ئیشارەت پێدا خاتو خەدیجە بازرگانێکی چەند بەناوبانگ بووە و سەرکەوتوش بووە طبعا ئافرەت دەتوانێت لە هەموو بوارەکانی ژیاندا خۆی پێ بگەێنێت و چه ئامانجێکی هەبێ بیهێنێتە بوون و هیچ کاتێک بڕوا ناکەم ئەگەر ئافرەتێک خاوەنی پێگە و پلەپایی خۆی بێ خاوەنی تاقە بێ ئیرادەی بەهێز بێ خولیایەکی هەبێ کۆس بوو لەمپەرەکان بتوان زاڵم بەسەریدا ئەگەر بەگراوەندێکی ئیمانی و ئەخلاقی هەبێ ئیسلامی هەبێ خۆی پەروەردگار سەری دەخات و هەمیشە خۆی پەروەردگار دەگەێنێتە چڵە پۆپۆ بەرزی طبعا ئافرەت ڕۆڵ و کاریگەریەکی زۆری هەیە لە بانگەوازی ئیسلامیدا وەکو ئیشارەمان پێدا ئافرەت قوتابخانەیەکی گەورەیە ئەگەر بەهای خۆی بزانێ ئەگەر پێگەی خۆی بزانێ ئەگەر بزانێت چۆن ڕۆڵی خۆی بخاتە گەر و تەنها ئافرەت بۆ خودی ڕەگەزی خۆی ناتوانێت ڕۆڵ ببینێ بگرە ئەتوانێت بۆ ڕەگەزی عکسی خۆشی ڕۆڵ ببینێ جەنابەت لە بیدایەتەوە لە دەستپێکی بەرنامەکەدا ئیشارەت بە ڕۆڵی ژنێکدا کە چۆن شەهامەت و جوامێری و ئازایەتی و خۆبەخشی و ئێڕادەی نیشاندا بەرامبەر بە سوارچاکێک کە نەسڕەت و ببێتە هۆی نەسڕەت و سەرکەوتن بۆ ئیسلام کەواتام حەزەڕەتی ئیسلامیە کە هیچتۆتە دەستیمە تەنها بە برایان نەبووە بە برانی سەحابە نەبووە تەنها بە پیاوان نەبووە بگرە ژنانیش ڕۆڵ و کاریگەرێکی ڕەها و باڵایان هەبووە لەو بوارەدا ژن دەتوانێت تەمان ئێمە کە دەڵێن ژن نیوەی کۆمەڵگایە و دایکی نیوەکەی تریشێتی ژن دەتوانێت کە دەڵێن قوتابخانە بێ دەتوانێت بۆ پەروەردەکارێکی زۆر گەورە و بەهێز بێ تەسیر کاتە سەر هاوسەر تەسیر کاتە سەر کورد تەسیر کاتە سەر کرد تەسیر سەر بۆ نمونە هاوسەر برا باوەک هەموو ئەوانە دەتوانێت تەسیریان تێ بکە کەواتە نەک تەنها بۆ ڕەگەزی خۆی دەتوانێت بۆ ڕەگەزەکانی بۆ ڕەگەزی عکسی خۆشی ڕۆڵ و کاریگەری بێ من پێم خۆشە ئافرەت هیچ کاتێک سەنگەر چۆڵەکە لەو بوارەی کە خی پەروەگار ئەو مەجای کە پێیداوە بۆ نمونە لە جانب بە وەزیفیەکانە لە جانبی سیاسیدا لە جانبی اقتصادی و داراییدا لە جانبی داعوی بانگەوازدا من پێم خۆشە بەردەوام ئافرەت وجود و بوونی هەبێ ڕۆڵ و کاریگەری خۆی بسەلمێنە و نیشانی بدا کە بوونی هەیە و خۆی پەروەردگاریش ئەو مەجای پێداوە و مێژووی ئیسلام و پێشینیش نیشان دەدا کافرەتان ڕۆڵ و کاریگەری باڵیان هەبووە لە بوارەدا زۆر باشە بەدرێخان پێم خۆشە بزانم ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن لە ڕۆڵ و پێگەی ئافرەتیان ڕوانێ بۆ منە ئەبینین لە سەدەمی جاهلیەتدا وتراوە هەر ژنێک توانای سواربوونی وڵاخی بەرزی نەبێ یان توانای ڕوبەڕوونەوەی دژمنی نەبێ ئەوان نەمیراتی بەردەکەوێنە وەکو بە چاوی ڕێز و پلەیەکەوە سەیرەکرێ ئایا ئیسلامی پیرۆز چۆن ئەم تێگەشتنە هەڵەیەی جاهلیەتی گۆڕی وەکامە بوو ئەو ڕۆڵ و پێگەی کە پێغەمبەری خوا و ئیسلام وەکو شەریعەتێکی کۆتایی خوای گەورە بە ئافرەتیان بەخشی طبعا هەر بە هاتنی ئاینی پیرۆز ئیسلام و هاتنی پێغەمبەری پێشەمان عەلەیهی سەڵات وەسەلام فریاد ڕەسی بۆ مرۆڤگەڕایە بە تایبەت و تایبەتر بۆ ئافرەتان ئەگەر ئێمە دیراسەی مێژووی ئیسلامان کردەوە پێش ئیسلام لە جەهالەتدا ئافرەتان چەند ژێردەستە بوون چەند منکوب بوون چۆن مافیان پێشێل دەکرا چۆن زیندە بە چاڵ دەکران چۆن بە کۆیلە دەکران چۆن بە کەنیزە دەکران چۆن ئازار دەدران هەتا بڵێ بێماف بوون لە کاتی جەهالەتدا بەڵام کاتێک کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ڕووناکیە سەرانسەری جیهانی گرتەوە ئافرەتان لە هەموو ئەو ژێردەستەی و بێمافیە خی پەروەردگار ڕزگاری کردن خی پەروەردگار لەسەر حوتەبەقاتی ئاسمان و باسی ئیمتیازی ئافرەت دەکا باسی مافی ئافرەت دەکا باسی ڕۆڵی ئافرەت دەکا باز ئەو پێغەمبەری ئەکرەمیش عەلەیهی سەڵات وەسەلام تەنانەت لەسەر مەرگیشدا ئیشارە بەوە دەدا چۆن ڕێز لە ئافرەتان بگرن و چۆن باسی بەهای ئافرەت دەکا چۆن باسی ڕێزی ئافرەت دەکا چۆن هان دەدات کە دەفەرمێ بەهەش ژێر پێی ئافرەتاندایە و چۆن چەند جار باسی مافی دایک پاشان لە سێم جارە باسی باوک دەکا طبعا ئاینی پیرۆز ئیسلام هیچ کاتێک مانع نەبووە ڕێگر نەبووە لە پێگە و ڕۆڵی ئافرەت و لە پێگەیشتنی و بە هەمیشەیی ئافرەتان بواریان پێدراوە لە جانبی عیلمدا لە جانبی هیجرەتدا لە جانبی بەیعەتدا لە جانبی جیهاددا لە هەموو جانبێکدا کە ئەم ئافرەت توانی بێتی بۆ نمونە ڕۆڵی هەبێ هیچ کاتێک ئاینی پیرۆز ئیسلام منعی نەکردووە و بگرە دەستباریش بۆ و هاندەریش بووە لەگەڵ ئەوەشدا بە ئەو خاڵەمان بیر نەچێ خی پەروەردگار کە باز لە جیهاد دەکا طبعا تەکلیفی کردوتە سەر پیاوان هیچ کاتێک وەکو نەس
وەکو فەرموودا تەکلیف ناکاتە سەر ئافرەتان بەڵام لەگەڵ لە هەمان کاتیشدا بواری پێداوە یەکێک تاقی هەیە کە توانێت بۆ استعدادی تایە هەیەکێک ڕۆحی و کاری تیا بێ مانع نەبووە ڕێگر نەبووە کە بۆ نمونە مێژوو دەیسەلمێنە چەندین ئافرەتانی ناودارمان نەبووە کە لەگەڵ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام شان بەشانی برا سەحابیەکان تێکۆشان و جەنگاون برینیان گواسۆتەوە ئاویان بۆ بردوون جەنگاون تیرانبازیان کردووە و لەگەڵ ئەوەشدا چەند مناڵی تازە پێگەیشتوی منداڵ هێشتا نەگەیشتوتە تەمەنی ڕۆشت جۆرە حرکاتێکی کردەوەی بەرامبەرەکەی بگەێنێتە قەنەعەت و بۆ جیهاد بۆ نمونە شمولی بکات و بڕوات بۆ ئەو مەیدانە کە ئەمیش خۆی لە خۆیدا ڕۆڵەکەی دەگەڕێتەوە بۆ ئیدارەدان و پەروەردەی ئەو ژنەی کە ئەو ڕۆڵەی هێناوەتە بوون ئەو گەنجەی پەروەردە کردووە و لە هەمان کاتدا خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسدا هەر پلۆپایەک دەکا بۆ ئیماندار ئایا پلۆپایی بەهەشتا هەر باڵانسێک بۆ نمونە مرۆڤ باز بکرێ بۆ ئینسان باز بکرێ من لێرەوە مژ دەدەم بە هەموو ئافرەتانی ئیماندار بە هەموو ئافرەتانی باڵاپۆش بە هەموو ئافرەتانی خواناس بە هەموو ئافرەتانێکی ڕەسەن خوای گەورە هەمان ئیمتیاز هەمان ئەجر هەمان پاداش هەمان مەکانەت و گەورەی دەدا بە ئافرەت یعنی هیچ تەناقوزاتێک و جیاکارێکی نەکردووە و جاری وایە باڵانس و پلە و ئەجر و سەوابی ئافرەتان گەورەترە لە پیاوان بۆ نمونە خوای پەروەردگار باڵاپۆشی لەسەر من واجب کردووە بە هەمیشەی من لە پاداشدام لەبەرەوەی من واجبێک ئەمرێکی پەروەردگارم جێبەجێ کردووە شیعاری لا إله إلا الله محمد رسول الله لەسەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو زەنگێکی ئاگادارکەرەوەم بەرامبەر و ڕەگەزی بەرامبەرەکەم پێ ئاگادار ئەگەر ئەمما خۆی لە گێلی بدا من جۆرێک لە ئاگادارکردنەوە زەنگێک و نیشانێکی قامەتی بێدەخەمە لێرەدا باڵانسە بۆ ئافرەت پێدەچێ لە هەندێک لە مەوزوعی جەهالەتدا بیگەڕنەوە بۆ مافی بۆ مافپێشێلکردن یاخود بۆ نمونە بەسەر سەپاندن نامن بە شانازیەوە دڵخۆشم بەوەی کە خوای پەروەردگار ئەمرێکی بەسەرا داوم بە هەمیشەی هەتا ئەو ڕۆژەی کۆتایی بەتەمنم دێ لە ئەجر و سەوابدان لەبەروی ئەمری پەروەردگارم جێبەجێ کردەوە دڵخۆشم بەو نەسەش کە دەفەرمێ هەر ئافرەتێکی باڵاپۆشی ڕەوش بەرز هەر دڵۆ پارەقێک لەژێر ئەو پۆشاکە شەرعیەوە بڕێژێ هەفتا پاییز لە ئاگری جەهەنەم دووری دەخاتەوە کەواتە خوای پەروەردگار بە هەمیشەیی ڕێزی لە ئافرەت گرتووە ئیسلام زۆر بە بەهاو بە گەورە باسی ئافرەت دەکا و ئیمتیازی تەواویشی پێداوە لە هەموو حقوقێکدا کە بازە ئیماندار دەکا بە زۆر بە تەحەداوە دێڵێن دڵنیابن هەموو ئافرەتانی ئیماندار شمولی ئافرەتانیش دەکات بێجیاوازی بۆچی بەشێکی زۆر لە نەیارانی ئیسلام لە ڕێکخراوەکانی ژنان با بڵین پێیان وایە ئیسلام نەگەر بگورە مافی بۆ ئافرەت نەگەڕاوەتە ئافرەت شکۆ و ڕێزی بۆ ئافرەت نەگەڕاوەتە بڵگە بگرەستەم و زوڵمیشی لە ئافرەت کردووە ئەم قسەی لەکوێوە دێر لە کاتێکا بینین جەنابەت بۆ کۆڵی بە شانازیەوە دەڵێم کە من هەڵگری ئیسلام و شوێنکەوتوی ئیسلام ئێمە طبعاً تعاملمان لەگەڵ ڕێکخراوە ژنانیەکان هەیە و لەگەڵ ڕێکخراوە ئەلمانیەکانیش هەیە لەگەڵ ئەو ڕێکخراوانەش کە بۆ نمونە زۆر جار گەورەترین گرفتیان بینینی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بەهای ئاینی پیرۆزی ئیسلام و ناڕۆکی ئاینی پیرۆزی ئیسلامە طبعاً ئێمە جاری وایە کاری هاوبەشمان بەیەکەوە هەیە و پرۆژەمان بەیەکەوە دەبێت و طبعاً ئێمە کە لەوێین چۆن ئەڵێ تەحەدا دەکەین ئێمە نوێنەری ئیسلامین ئێمە بە هاجوانەکانی ئیسلام نیشانی ئەو ڕێکخراوانە دەدەین دافعێکی گەورەی لەوێدا نەک تابع بین بگرە ئێمە دەبینە کەسێک وەکو دافعێکی گەورە بە هاجوانەکانی ئیسلام نیشانی ئەو ڕێکخراوان دەین ئەوە ئێمە دیراسەمان کرد بێت تەنها جەهالەت و نەفامی و تێنەگەیشتنە جاری وایە لەگەڵ قسەکانی خۆیاندا کاتێک بۆ نمونە باز لە بابەتێک دەکەن لە ئیمتیازی ئافرەت بۆ نمونە لە ئازادی ئافرەت لە فیمینیزمی ئافرەت لە بۆ نمونە بە یەکچاوسەیرکردنی ژن و پیا و هاوکوفێت و یەکسانی ژن و پیا و دەکەن بە ئەمان شێوە تەناقوزاتێک لە قسەکانیانە هەیە بۆ نمونە ئەوان هەندێک ئەفکاریان وا بازەکەن کە نابێ بۆ نمونە ئافرەت واجب نییە لەسەری مناڵ بێنێتە بوون لێجاری واشەیە هەر لە ناو قسەکانی خۆیان تەناقوزات دەکەن و خۆیان لە عەمەلەکەدا فیترەت و بوونی ئافرەت وایە کە بێت دایک بێ خۆیان لە واقعەکەدا کە هەمان قسەیان هەیە دایکن بۆ نمونە ڕخنە لە ئاینی پیرۆزی ئیسلام دەگرن لە هەندێک ئەرک لە هەندێک بۆ نمونە ماب بۆ نمونە ئاینی پیرۆزی ئیسلام هیچ کاتێک ئەرکی بەسەر ئافرەتدا نەسەپاندووە و ڕێشی لێ نەگرتووە لە نەفەقەدان لە جیهادکردن لە جومعەکردن لە کار و پێداویستی بۆ نمونە واجبە پیا و نەفەقەی ئافرەت بدا بەڵام ڕێشی لێ نەگرتووە وەزیفەتەکە دەوایر دەکا دەخوێنێ دەعوە دەکا لە هیچ جانبێکا ڕێی لێ نەگرێت بەڵام ئەمان ئیجباریان کردووە لەسەر خۆیان کە ئیلا دەبێ ئافرەت کار بکە وەکو ئەرکێک
لێرەدا کەواتە بێمافیە تەناقوزاتێک لەگەڵ قسەکانی خۆیانە دروست دەبێت کەواتە ئیسلام ئەو بەهاجوانی بۆ ئافرەت دەستەبەر کردە بۆ نمونە ئەوان زۆر جار ئیسلام وەکو دێوەزمە دەبینن بەڵام زۆر جێگەی داخە ئەوان لە ڕەشببینی و لە حاڵیبوونی خۆیاندا ئاوا لە ئیسلام تێگەیشتون و ئاوا لە ئیسلام دەڕوانن ئەگەر بەس ئەوەندە دیراسەیەکی ئاینی پیرۆزی ئیسلام و شوێنکەوتوانی ئاینی پیرۆزی ئیسلام کەن کە تەمتیلی ئیسلام دەکەن تەنها بەهای جوان نیشانی خەڵک دەدەن ڕەوشی جوان پیشانی کۆمەلگا و مرۆڤایەتی دەدەن ئەوان هیچ کاتێک نەدەبووە دەست بۆ ئەو شەیە بەرن ئێمە کاتێک کە دیراسە دەکەین سێرەکەی لە وڵاتانی پێشکەوتوودا کە ئەوان هەموو خاتایەک هەموو ئۆباڵێک دەگەڕنەوە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام زوڵمەکان ئیسلام دەیکا میراد ئاوایە کۆمەڵک قسەی بۆ نمونە بڕێقوباق بەدەمیانەوە کە خۆیان دوای بەسەریاندا دەشکێتەوە کاتێک ئێمە دیراسی وڵاتانی ڕۆژئاوا دەکەین کە بۆ نمونە باسی پێشکەوتن دەکا باز لە حەزاڕەتی پێشکەوتن دەکا باز لە ئیمتیازی ئافرەت و مافی ئافرەت دەکا ئێستا لەم کات و ساتەدا لە وڵاتە پێشکەوتوەکان ئافرەتان زیندە بە چاڵ دەکرێن لە هەندێک وڵات یاسای بۆ دانراوە ئەبێ ژن لە یەک مناڵ زیاتری نەبێ و کاتێک مناڵەکەش دێنێتە بوون لە قۆناغی حەملیدا دەبڕۆی بە بڕاپشکنین بکە کە ئێستا دکتۆرەکانمان لاتە لە وڵاتەدا بۆ نمونە ئیعلان و کەشفی ڕەگەزەکە ناکەن یاخۆ ڕەگەزەکە شارنەوە نایڵێن تا کاتی لەدایک بوونی ئەڵێن ئەبێ یەک مناڵ هەبێ کاتێکیش کە مناڵەکە لەدایک بوو ئەبێ کوڕ بێ ڕەگەزی نێر بێ ئایا ئەوان بۆ نمونە لە حەزارەتی پێشکەوتنان و بە حساب خۆ دینی یەهودیەتیان هەیە ئەی کامەیە پێشکەوتن کامەیە کامەیە مافیژن کە بۆ نمونە بە هەموو توانە باسی ئیمتیاز و مافیژن دەکەن و بە بۆچوونی خوان ئیسلام و مافی پێشکە بەڵام ئیسلام هات زیندە بە چاڵی قەدەغە کرد بە نەسی قورئان پێغەمبەری ئازیز و خۆشەویست عەلەیهی سەڵات و سەلام بە هەموو توانە تێکۆشە تا ئیمتیاز و مافە بۆ ئافرەت بگێڕێتەوە ئێمە خۆمان لە ناو ئاینی پیرۆزی ئیسلامە بە تێر و تەسەلی مافەڕەهەکانی خۆمان بەدی دەکەین ئەوان تەنها دەیانەوێ خۆیان لە واقعە بکەن ئەگینا هەموو قسەکانە پێچەوانی واقعیەت و قسە کرداریانە زۆر باش بەدرێ خەم پێم خۆشە بزانم کامانە بوون نمونەی ئەو ژنە چالاکە یان ڕۆڵگەڕانەی کە لە سەرەتای بانگەوازی ئیسلامیدا ڕۆڵیان هەبوو و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە شانازیە و باسیەکردن و لە بناغەی کاری ئیسلامی و بانگەوازی ئیسلامیدا جێدەستیان دیارە طبعا لە بیدایەتی نیگای پێغەمبەری ئەکرەمەوە عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک خەدیجە هەستی پێکرد کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات نیگای بۆ هاتووە گەورەترین مەوە پشتیوان بوو بە پێغەمبەری ئازیز و خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دایکی ئازیزمان کە بەڕاستی مێژوویەکی پڕسەروەری بۆ ئافرەتان تۆمار کرد و لە ناو ئاینی پیرۆزی ئیسلامدا و لە حەزارەتی ئیسلامیدا بۆ ئێمە شانازیە بۆ ئێمە ئیمتیازە بۆ ئێمە گەورەییە خۆشە بۆ ئێمە کاتێک کە باز لە بوونی ئافرەتێک بۆ نڕۆڵی ئافرەتێک گەورەی ئافرەتێک دەکەین کە بەڕاستی یەکەم کەس بووە کە بەیعەتی داوە بە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام هاتۆتە ناو بازنەی ئیسلام لە هەموو ڕوویەکەوە مەوا بوو بە پێغەمبەری ئازیز و خۆشەویست لە نەبوونی ڕزگاری کرد ئافرەتێکی بازرگان و بەناوبانگ بۆ ماڵ و حاڵی خۆی پێبەخشی لە هەموو حاڵەتێکدا فریادڕەز بوو بە پێغەمبەری ئازیز و خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام ئافرەتان بە کۆی دەنگەر هەمویان بۆ نمونە هاوکار بوون لەگەڵ برا سەحابیەکان و لەگەڵ هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامدا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام هەر نەسەکی دادەبەزان ئافرەتان ئۆتۆماتیکی نەسەکەیان جێبەجێ کرد و ملزم بوون بۆ نمونە ئافرەتان لە هیجرەتدا بەشدار بوون شان بەشانی برا سەحابیەکان لە بەیعەتدا بەشدار بوون وەکو براکان و بە هەمان شێوە لە هیجرەتدا ئافرەتانی ئەمڕۆ چ تەکلیفێکیان لەسەرە کاتێک خوای پەروەردگار ئەمری دەکرد و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام ئەمری بە ئافرەتان دەکرد دەستبەرداری خاکیان ئاویان ماڵیان پێگەیان هەموو ئەوانیان دەبوون و هیجرەتیان دەکرد لە پێناوی ئەم ئاینەدا ئەم حەزارەتە وا بە ئاسانی بەدەستی ئێمە نەگەی چەندین خوێن ڕژە ئاوارە بوون و دەربەدەری و وازێنان لە خاک و ئاو بەڕاستی حاڵێکی زۆر قورسە بۆ نمونە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام زۆر باز لە ئەو ئافرەتە ناوداران دەکات بە پلەی یەکەم خەدیجە و بۆ نمونە خوشکە خەنسا بۆ نمونە سومەیە بۆ نمونە نوسەیبە بۆ نمونە یعنی کۆمەڵێک ئافرەت بۆ نمونە ئەسما فاتیمە عائیشە ئەمە عائیشە بۆ نمونە عالمێکی چەند گەورە و چەند سەحابی پەروەردە کردووە ئەگەر بەس ئەوەندە باسی قسەی زەینەبی کچی پێغەمبەری ئەکرەم بکەین عەلەیهی سەڵات وەسەلام چەند بە ناڕەحەتی کاتێک ژیانی بۆ نمونە تێپەڕاند کاتێک بۆ نمونە خوای پەروەردگار حوکمی دابەزان ئاەتی بۆ نمونە موشریکینی دابەزان کە نابێ هیچ کاتێک ئافرەتی موشریک لەگەڵ پیاوی ئیماندارە زەواجکەوە بە هەمان شێوە عکسەکەی کاتێک بۆ نمونە جەنگێک بەرپا بوو ئەم قسەیە بەسە بۆ نمونە بۆ ئەوەی کە جەوهەری ئافرەت بەهای ئافرەت گەورەی ئافرەت ئیلتیزاماتی ئافرەت بۆ ئاینی پیرۆزی ئیسلام دەربخەین کاتێک جەنگێک بەرپا بوو لە بینی کوفر و ئیسلامدا طبعا کاتێک ئەم دوو بەرەیە کە دەستیان بە جەنگ کرد بەرەیەکیان کە لەگەڵ پێغەمبەری ئەکرەمدا عەلەیهی سەڵات وسەلام تەمەن بەرەی کوفر
کێ بەرەی لەو بەرەیدا کێتیا بوو زاوای پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام هاوسەری زەینەبی کچی طبعا چوو لەسەر گردێکە و دەستی دوو کوڕەکەی گرت سەیری بەرەو کاتێکە بۆ منە جەیشەکە بەڕێکەوت بە کوڕەکانی ود ئێ ڕۆڵەکانم جەنگێک بۆ منە بەرپا دەبێ هەڵدەگیرسێ ئەلەم جەنگەدا ئەگەر مسلمانان سەرکەون بیبەنەوە ئەوە ئێوە هەتیو دەبن ئەگەر بە هەمان شێوە مسلمانان شکست بێنن ئەوە من هەتیو دەبم ئێگەی ئەوە بوو جەنگەکە بەرپا بوو مسلمانان سەرکەوتن زۆربەی مشریکین بەدیلگیران خوای پەروەردگار سبحان الله وای ڕێکخست کە زاواکەی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام لە ژیاندا بمێنێ و بەدیلگیرە زەینەب هەواڵەکەی پێگەیشت کەوا هاوسەرەکەی بەدیلگیراوە و لەبەردەستی باوکایەتی یەکسەر میلوانکەیەک کە وەختی خۆی هەدیەی خەدیجە بوو بە هەدیە ناردیەوە بۆ کێ بۆ پێغەمبەری ئەکرەم ئەوەی کە بارمتەکەی بۆ ڕزگار بکە کاتێک ئەم یادگاری خۆشەویستترین کەسی بینی چۆن ئەڵێ هەڵوێستەیەکی کرد پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام پێی ناڕەحەت بوو هەدیەکەی ناردە و دیرەکەشی ئازاد کرد بەڵام بانگی کرد و پێیوت بەگوێ ئاتمان خوای پەروەردگار ئاەتی دابەزاندووە کە تۆ زەینەبت لێ حرامە بە پێی ئەو نەسڵە نابێ بە هیچ شێوەیەک خێزانی تۆ بێ زەینەب چاوەڕوان بوو وا بارمتەکە دەگەڕێتەوە هاوسەری گیراوی دەگەڕێتەوە دڵخۆش بوو پێکەنین لێوەکانی داگیر کرده بوو هاوسەریشی کاتێک لێ نزیک بووەوتی زەینەب خۆشیەکەمان زۆر ناخایێنێ وتی بۆتی باوکن ئەمری پێکردم کە بدێرمەوە ئاەت دابەزیوە لەسەر ئەوەی کە هیچ کاتێک نابێت پیاوی مشریک ئافرەتی ئیمانداری لەلا بێت طبعا ئەو شەوە زۆر بە ناڕەحەت ڕۆژیان کردەوە زەینەب لە سوچێکی ماڵەکە دانیشت هاوسەرەکەشی لە سوچێکی ماڵەکە تۆ سەیری ئەم ئیسلامەت چۆن مرۆڤەکان پەروەردە ئەکا تۆ سەیری ئیستیعدادا ئەو ڕوحی هاوکاریە جاکە باز لە ڕۆڵی ئافرەتان دەکا یعنی ئێستا بەس تەنها بە ڕوزەقلام مختصری بازەکە ئەی لە واقعەکەدا ئافرەتانی سەردەمی مەکە چۆن خوێن بەلا چاویاندا دەهاتە خوارەوە لە پێناو ئەم ئیسلامەدا دیفاعیان دەکرد طبعا تقریبا بەشێک لە شەوی مابوو هەستا بەڕێی کرد لەسەر وعدەکەی کە بە پێغەمبەری خۆی بوو عەلەیهی سەڵات وەسەلام بەڕێی کرد نزیک ئێوە بوو بگاتە لای پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام قوڕەیشیەکان ڕێگان پێگرت هەستیان پێکرد نەقیزەیەکیان یا لە وشترەکە خەدیجە حامیلە بوو یەکسەر تووشی ئیستیحاضەیەکی درێژخان بوو هەر بە ئەوە کۆچی دوای کرد بەڵام قیسەکە دوور درێژەوە بە یەک شاد بوونەوە بەڵام مەبەستم لە چییە لە ئافرەتان چۆن قوربانیان داوە چۆن تەسخیان داوە چۆن خوێنیان ڕشتووە چۆن بەرەنگاری کوفر بوونەوە چۆن لێبڕاوانە شان بە شانی برا سەحابیەکانیان بێماندوو بوون ئەگەر سەیری زەینەبی بۆ سەیری نوسەیبەی کچی کە بکەین عنی قۆڵی بپەڕێ تیراندازێکی ئەوەندە بەتوانا بێ بە هەر چواردەوری پێغەمبەری خوادا دیفاع بکە عەلەیهی سەلام ئەمە ڕۆڵی ئافرەت نییە ئایا ئەمە ماف نییە ئیسلام دایەتی بە ئافرەت ئایا ئەمە بۆ مەکانت نییە ئایا ڕێی لێگرتووە کە بتوانێت ئەو حەزەی خۆی دەستە بەر بکە کەواتە بەردەوام پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام شانازی بە ئافرەتانەوە کردووە و ڕۆڵ بەوهانیشیان دەتا وە کەفیلیشیانە زۆر باز لە پێگە و ڕۆڵ و قدر و حرمەتی ئافرەت دەکات و دەفەرمێ ئافرەتانی ئیماندار ئەگەر کۆمەڵێک لەو خاڵانەی کە دام ناوە جێبەجێ بکەن کەفیلی چوونە بەهەشتیان دەکەم لە هەر دەرگایەکەوە حەسکەن لە هەر دەرگایەکەوە حەسکەن تایبەت ئافرەتانی دەم پاک و داوێن پاک کە پێغەمبەری خوا کەفیلیانە کەواتە ئافرەتانی ناودارمان زۆرن کە شان بەشانی برا سەحابیەکان جەنگاون و هەوڵی سەرخستنی ئیسلامیان داوە و ئەم ئیسلامەشیان ئابە و کۆسپ و لەمپەر و ناڕەحەتیانە گاندۆتە دەستی ئێمە بەدریەخان تەنانەت بەشێکی زۆر لە ناو مسلمانانیشدا پێیان وایە ئەرکی ڕاستەقینەی ئافرەت تەنها مناڵ پەروەردەکردنە و بەڕێوەبردننی ماڵە ئەم نمونانە دەکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵەوە شاکە کۆمەڵێ نەوەی باش و خەڵکی باشی لەم ئافرەتانە بەونە پەروەردە کردووە هێنانیەتێ بوون لەگەڵ ئەوەشدا بەشداری غەزاکانیان کردووە تا دەگوتێ خاتو عایشە 40 ساڵ دوای پێغەمبەری خوا ئیسلامی بڵاو کردوتەوە وەڵامی خەڵکی داوەتەوە بەشداری حەج و عومرەی کردو ینی مەبەستمەوەیە چۆن ئێستا وا تێبگەین یا ئەم هۆشیاریە دروست بکەنەوە کە ژن هەم تاجی سەری ماڵە هەم بۆنە پاشای ماڵە هەمە دوای لە دەرەوەشا ڕۆڵێکی گەورە و کاریگەر ببینێ واتە تەنها ڕۆڵی ژن لە پەروەردەکردنی منداڵ و خستنەوەی منداڵ و پەروەردەکردنیاندا کورد نەکەینەوە ئەمە ڕۆڵێکی جەوهەریە بۆ ژن طبعا خوای پەروەردگار قووەت و تاقەیەکی داوە بە ئافرەت کە ئەتوانێ ئەمانە تێپەڕێنێ ئەویش ئەکەوێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ ئایا ژینگەی ئەو ئافرەتە لەبارە ئایا کۆمەڵگاکەی ڕۆشنبیرە بتوانێت هەان دەربە بۆم ئافرەتە ئایا تاکی خێزانەکەی هاوسەرەکەی ئەو ژینگەی تای دەژی ئەمە بەشێکێتی کاتێککە باز لە ڕۆڵی دایکایەتی و پەروەردەکاری دەکات بەڵام کۆمەلگاش پێویستی بە ئافرەتە بۆ دەبێ ئەو فەراغە دروستکەین بۆ دەبێ کۆمەلگا
لە ئافرەتانی ئیماندار غیاب بێ. ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بۆ نمونە تەمەنی خۆم لە ساڵی 1992 کاتومەتە ناو بازنەی ئیسلام تا ئێستا بەبێ وچان و بەبێ دابڕان و بێ پسان سوپاس بۆ خۆی پەروەردگار کاری داوەمان بە هەموو ئاراستەیەک گەیاندۆ بە سەرانسەری هەرێمی کوردستان و وەجاری وایە سوپاس بۆ خۆی گەورە پرۆژەکانمان گەیشتۆتە دەرەوەی وڵاتیش. بۆ نمونە ئێمە پرۆژەیەکمان هەبووە، پرۆژەکەمان خزمەتی گەیاندۆتە دەرەوەی وڵاتیش و توانیمانە سوود بە ئەوانەی دەرەوەش بگەێنی. تەبەن ئافرەت وتمان ڕۆڵە سەرەکیەکەی وە دایکبوونە. پەروەردشکارێکی زۆر مهم بێ، ئەتوانێت لەو جانە بەشا سەرکەوتوو بێ، خی گەورە قووەتی ئەداتێت توانێت لە جانە بە داعویەکەشە سەرکەوتوو بێ. ئافرەت دەتوانێت وەرچەرخانێکی گەورە لە ژیانی خۆیدا دروستکە. هیچ کاتێک ئیسلام ڕێگر نەبووە، بەڵام هەنگاوەکانی، پرۆژەکانی، کارەکانی، ئامانجەکانی، نیەتەکانی لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلامدا بێ. هیچ کاتێک تابع نەبێ. بۆ نمونە خطوڕەتێکی لە دڵدا دروست بێ و ئاراستەکەی بە پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بەکار بێنێ. ئێمە کۆمەڵێک پرۆژەی جەوهەریمان هەبووە لە حیات و ژیانی ڕێکخراوەییمانە. سوپاس بۆ خۆی پەروەردگار تا ئێستا چەندین کەڵە داعیمان دروست کردووە. ئایا ئەگەر لە ماڵدا قەتیز بمایتایەوە ڕاستە خی گەورە ئەرکی بەرپرسیارەتی دایکایەتی خستۆتە سەرشانمان. سوپاس بۆ خی پەروەردگار ڕۆڵی دایکاتیشمان بینیەوە، مناڵی ساڵیشمان هێناوەتە بوون و پێشکەش بە کۆمەلگامان کردووە و ئەو ڕۆڵەشمان بینیوە. چەندین کەڵە داعیمان پێشکەش بە کۆمەلگا کردووە. چەند حافظ قورئان الحەمدوللا سپاس بۆ خۆی پەروەردگار، چەند شارەزا لە ئاینی پیرۆزی ئیسلام، چەند ئافرەتانی کارامە. ئێمە بەس ئەوەندە باس لە مێژووی داوی خۆمان هەر تاکێکمان وەکو خودی خۆمنە، هەر تاکێک لە ڕێکخراوی خوشکان ئومەتێکە، هەر یەکێک بەلایانی کەمەوە بۆتە سەبەبی هیدایەتی 300-400 کەسێک، بۆتە پەروەردەکاری کۆمەڵە گەنجانێک، کۆمەڵە ئافرەتانێکی بۆ منە تازە پێگەیشت و کۆمەڵی تەمەنی وەسەڵ مرد منداڵ هەموو ئەوانە جۆدی کردووە. ئێمە ئەگەر ڕۆڵ نەبینین، ئایا غیابنین لە کۆمەلگادا؟ ئایا کۆمەلگا پێویستی بە ئێمە نییە؟ فیتنە گەیشتۆتە چڵەپۆپا چۆن دەستبەر دەبی بۆ ئەو گەنجە خوێنگەرمانە؟ من ئێستا حالیان لە 5 مەجالدا خزمەت بە گەنج دەکەم، لە 5 پرۆژەدا خزمەت بە گەنج دەکەم. هیچ گەنجێکی سوپاس بەخوای گەورە لە 60-70 کەمتر نییە. ئایا ئەگەر بۆ نمونە دەستە وەژنۆ لە ماڵدا بمێنیتەوە قەتیز بمێنی ئەم منعە لە خۆت بکەی، ئایا ئەو گەنجانە دەستە پاچە نابن؟ ئایا بەرەو ئاراسەیەکی خراپ ناڕۆن؟ ئەگەر بۆنە ڕۆڵت خستە گەڕ، ئەگەر ئەو گەنجانەی لە نابازنە ئیسلام، ئەگەر پەروەردەکردن بە پەروەردەیەکی جوان کەواتە ئەوە بەهایەکی گەورەیە. ئێمە بەمانەشەوە نەوەستاوین، نەک بەناو خودی خۆمان، بۆ دەرەوە شەنگاومان ناوە. بۆ منە پرۆژەمان هەبووە لە تقریباً پرۆژەی درێژخایان 7 ساڵی خایاندووە. پرۆژەمان هەبووە بۆ کۆمبۆ توێژی گەنج، بۆ زانکۆ پەیمانگاکان. تقریباً 20 بۆ 30 دکتۆرمان لە خلالی ئەم پرۆژەیە پێشکەش بە کۆمەلگا کردو، چەند ئەندازیار لە هەموو بوارەکاندا خاوەنی وەزیفەمان پێشکەش بە کۆمەلگا کردووە. ئەو دکتۆرانە ئێستا مفتین، داعیەن و واعیەن لە شوێنی وەزیفیاندا. ئەندازیارەکان بە هەمان شێوە ویجدانیان هەیە، خیانەت ناکەن، بە ویجدانەوە ئیش و کاری خۆیان جێبەجێ دەکەن. بەوە شەو نەوەستاوین. یەکێکی تر لە پرۆژەکانمان ئەوەمان کرد، حەزمان کرد لەناو زیندانەکاندا خزمەت بکەین. ساڵانە بەردەوام وەکو ڕێکخراو خزمەتمان هەبووە، ئیتر بە هەر پرۆژەی جۆرا و جۆر. ساڵی یەکەم پرۆژەکەمان وا بوو بۆ ماوەی 6 مانگ ئێمە ئیجازەمان پێدرا وانەی پەروەردەیی بڵێینەوە بە ئافرەتان، بە نەوجەوانان، تەنانەت بە خودی ناو زیندانەکانی جاری وا بوو کە شورتە و پۆلیسەکانی ئیشەکان وای خواست بە پێی یاسا لەگەڵمان نابن، تەسیر و کاریگەری ڕۆڵی تەواومان هەبووە. کەواتە ئافرەت نابێ قەتیز بێ لە ژوورەوە، بێت توانەکانی بخاتە گەڕ، ڕۆڵی خۆی ببینێ و بەهای خۆی ببینێ و بتوانێت ئەو تاقە و تەمەن و عیلمی کە خوای گەورە پێی داوە ئەو مەجال و تەمەنەکەمەی لەسەر زەوی ئەمانەت و ژیانی ئەمانەتدا هەیەی بتوانێت بە سەربەرزی بیگەێنێت تاوەکو سەربەرزیەک هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژدا بە خۆی تۆمار بکە و بە تەمای پاداشتی خوای پەروەردگار. زۆر باشە. بەدرێخانەوە نمونەیەکی گەشت بوو وەکو جەنابەت لەم سەردەما ئەیبین کە ئافرەت هەیە و دەتوانێت هەردوو ڕۆڵەکە بگەڕێ، ڕۆڵی دایکێکی باش و پەروەردەکاریان بوونە بانخوازێکی باش لە کۆمەلگا. بەڵام بۆچی زۆربەی ئافرەتی ئێمە لە ئێستادا لەگەڵەوەشا کە دەرفەتێکی باشی هەیە، کاتێکی زۆری هەیە، بەڵام بۆچی ناتوانێت تەنها لە دەرەوە ڕۆڵێکی تر بگەڕیان بوونە، ناتوانێت بێتە کەسێکی باش بۆ هەردوو بوارەکەی خۆی. ئەوە کو لە بیدایەتەوە ئیشارەم پێداوتم جاری وایە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ. جارێ یەکەمین شت ناڕۆشنبیری کۆمەلگامانە. جاری وایە ئافرەتان حەزر لەو حاڵەتە زۆرەکەن بە دەرکەوتنیان، بە چوونە دەرەوەیان، بە گەیاندنی پەیامی خۆیان،
بە ڕۆڵبینینیان بە ئەوانە حەزەر دەکەن و تەسەور دەکەن کە هەنگاوێک بڕۆنە پێش یا خۆیان دەربخەن لە دین دەرچوون. نا بە پێچەوانی ئاینی پیرۆزی ئیسلامە. من پێم خۆش ئافرەتان زۆر لەوە واعیتر بن، زۆر لەوە ڕۆشنبیرتر بن، زۆر لەوە بەغیرەتر و بە عیزەتر بن کە بەڕاستی ئەم شێوە بیرکردنەوەیە تەسیر کاتە سەر توانە و تاقییان. من دەڵێم لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێ. جاری وایە ئافرەتان ژینگەیان نا لەبارە. ئیتر ئایا بۆ نمونە ڕگەزی بەرامبەری دژیەتی لە هاوسەرە لە باوکە لە برایە لە کوڕە یاخود هەر بخۆی بوونی و طبیعەتی وایە. زۆر ژنی تر بووم ناوەنە بەربەستی بۆ دروستەکان پێی ناخۆشە. بەتەکیت ئەنی ئەمانە هەموو هۆکارن. جا بۆیە ئافرەت دەبێت زۆر زۆر لەوە گەورەتر بێ کە بۆ نمونە من پێم خۆشە کارتێکەر بێ نەک کارتێکراو. من پێم خۆشە ئافرەتان زۆر زۆر بەتوانا بن، زۆر بە عیزەت و غیرەت بن و بتوانن بە حەکیمانە مامەڵە بکەن تاوەکو ئەو ژینگەیە بگۆڕن، ئەو کۆمەڵگەهای وشیارکەنەوە، ڕۆڵی خۆیان بخەنە گەڕ. ڕۆژی گەم لە قیسەیە گرت ئافرەتێک لە تەمەنی 12 ساڵیدا، ئەمە مەبەستم لە طموحی ئینسانە. ئافرەتێک تەمەنی 12 ساڵە لەپڕ طبعاً لە دووەلی عەرەبی لەپڕ داخوازیەکیت. ئەڵە کاتێککە داخوازیەکەم هات بە بووکەشوشەکەم یاریم دەکرد، هیچ مەسئولێتێکی ژیانم نەدەزانی. لە پۆلی 6 سەرەتایی بووم، هەر ئەوە نا یەکەم وشەم لە دایکم بیست، یەکەم جارم بۆ ببیستم و ببینم دایکم ئامۆژگاریم بکات. پێیوتم ڕۆڵە تۆ زەواج دەکەی، مەسئولیەتی خەسووت و خەزورت و ئەم ماڵە مێردە دەچێتە ئەستۆت، ئەبێ کار بکەیت، ئەبێ بتوانی ئەم ژیانە درێژە پێ بدەیت. تەبان وتی من مناڵ بووم تەقبولی وەزعەکەم نەدەکرد، وام تەسەورەکرە گەر ئەمەنەکەم پێ دەچێ بەرەو ئاراستەیەکی خراپ ژیان بڕوە. وتی تەبان هاوسەرگیریەکەم کرد، ژیان دەستی پێکرد بە مەئەسات و ناڕەحەتێکی زۆر قورس و گران. تۆ بەو تەمەنە مناڵیەوە تەبان ببی بە دایک خزمەتی خەسوو خەزور و شوبرا هەموو ئەمانە و عەقڵیەتێکی زۆر دواکەوتوشیان هەبێ. تەبان وتی ژیان درێژەی کێشایەکێک لە مناڵەکانم چووە قوتابخانە، فۆرمی قوتابخانەیان بۆ هێنان، لە یەکێک لە بۆشاییەکانە دایکت ئیشی چییە؟ وەزیفەی دایک. دی کاتێک ویستم بنووسم ژنی ماڵ، ئەم مناڵە 6 ساڵە طبعا دایکەکە زۆر ئێشوژانی بینی بوو کە خۆی بۆ منکوب بووە مەحروم بووە لە جانبی تەربەوی، زۆر ڕۆڵی خۆی بینیوە لەگەڵ مناڵەکانی. دەستی دایکەکەی بینی بگرت وتی نابێ بنووسی ژنی ماڵ. طبعا وتی مناڵەکە گریا خۆشم زۆر بە حوزنەوە سەیری دیمێنەکەم کرد، ئەمە شادە زۆر تەسیری تێکردم. وتی کە طبعا فۆرمەکەم جێبەجێ کرد و گەیانمەوە شوێنی خۆی، هەستان دانوستانم لەگەڵ هاوسەرم کرد. هاوسەرێک کە عەقڵیەتێکی زۆر عەشایرانەی هەبووە، لای ئەو بڤە و قەدەغە و مەمنوع و عەیبەیەکی گەورە بووە لە ناو ئەو قەبیلەیەدا بخوێنێ. وتی من تکایەکرد لێ دەکەم ئەمەوێ بخوێنم، بۆ خۆم ئەزانم زەکاوەتم هەیە و توانا و تاقی خۆم لە توانا و تاقی خۆم ڕادەبین مەگەر ڕێگەم پێ بدەیت. وتی تۆ ناتوانانی لە کاتێکدا دایک بی ئیدارەی خێزان بکەی و بۆ نمونە خزمەتی ئەوانە بگریتە ئەستۆ بشخوێنی. وتی بۆ خۆمی جێبێڵە، چۆ خوێندنی خێرە لە 6 سەرەتا و 3 ناوەندی، دوای 6 ئامادەی، دوایی طبعا دەرەجەیەکی باشی هێنا لە زانکۆ. ئەڵە کاتێک ئیمتیحانی ئەخیری پۆلی 12م ئەیە، ینی کاتی حاڵەتی مناڵبوونم بوو، هەتا وەکو تەواو بووم پێچێ یەک دەستە کلێنسم بە فرمێسکی چاوەکانم تەواو کردبێ. بیرم ئەکردەوە ئەو مەشهدە ناخۆشی لە ماڵدا بەجێم هێشتووە، لێرەدا ئەمە مەسیر و مستەقبەلمە، ئەو ناڕەحەتیە و ئازاری جەستەیی. وتی ئەوان دەیاندەزانی وان دەزانی بۆ دەرەجە دەگرین، بەڵام هەم ئازاری جەستەی و هەم جانبی ڕۆحی و دەرونی و هەمووی بەسەرێکە تێکشکاب. ئەنجام دەرەجەیەکی باشی هێنا، چووە زانکۆی تەواو کرد، دوای چووە ماستەری خوێند، دوای دکتۆرای تەواو کرد. ئێستا گەورەترین ئافرەتی داعیەیە و دەروون ناسە و هیچ کاتێک کە مێزگرد و بۆن لە کۆڕ و سیمیناری بۆ دەگیرێت کەمترینی 500 کەس لێ دەگرێت کە ئافرەتی کەوەندە بتوانایە. بۆیە دەڵێم لێرەوە من بە ئافرەتان دەڵێم هیچ کاتێک بەڕاستی گۆشتەگیر مەبن، قەتیز مەبن، هیواکانتان مەبوو ئاواتەکانتان کب مەکەنەوە و هیچ کاتێک حەزەر لە ئەوە مەکەن. بۆ نمونە کە بۆ نمونە حەزەرت لە بەرامبەرەکەت کرد لە لۆمەی لۆمەکانان، تۆ تەنها ڕەزامەندی خوا هەڵبژێرە. هەنگاوێک بەرەو خوا بڕۆ، خوا دە هەنگاو بەرەو ڕوودێ، بەستێک بەرەو لای خوا بڕۆ، خوا باڵێک بەرەو ڕوودێ، بە ئاسایی بڕۆ بەڕاکردن بەرەو ڕوودێ. ئەمە مژدەیەکە بۆ ئینسانی باوەڕدار. تۆ خالیسان مخلیسان لەبەر خوا بڕۆ، ئامانجت ڕەزامەندی خوا بێ کە خوا دەفەرمێ ڕەزامەندی من لەسەر و هەموو شتێکەوەیە. وای گەورە کۆستی لە بەرەکانی سەر ڕێگەی ژیانت. کۆتا پرسیارم ڕابوونی ئیسلامی لە کوردستان، بزافی ئیسلامی لە کوردستان بێگومان بمانەوێ نەمانەوێ یەکێک توانیوێتی ئیسلامێکی جوان و ئیسلامێک ببەخشێتەوە بە کۆمەڵگەی کوردی. پێم خۆشە بزانم لە
سەرەتای هەفتاکان دایانەوە پێشتر و دواتر کاتێک کە ڕابوونی ئیسلامی هێزێکی چەکدار لە کوردستان هەبووە ژن چ ڕۆڵ و کاریگەریەکی هەبوو یان بۆمە چه خزمەتێکی کردووە چۆن توانیوێتی کوڕێکی مجاهید پێ بگەێنێ یا مامۆستایەکی ئاینی ئاراستە بکە کە لە پشتیەوە بوو بێیان بۆمە چۆن توانیوێتی خزمەتی ئەو بزاف و ڕابوونە ئیسلامی بکە. ئێمە ئەگەر طبعاً دیراسی مێژووی ئیسلام بکەین لە سەردەمی هەشتاکان و هەفتاکان و نەوەدەکان و زائیدەن ئێستاش ئافرەتان هەمیشە قوربانی بوون و ڕۆڵ و کاریگەری زۆر کارا و باڵایان بینیوە. تاڵن چۆن فتووە بە پێی مەکان و زەمانە گۆڕێ پێگەیشتن و تێگەیشتن و کردنەوەی چاوی کۆمەلگاش بە پێی سەردەم گۆڕاوە. ئەو کاتە ئافرەتان کەمتر دەرکەوتون ڕۆڵی ئافرەتان وا بووە بۆ نمونە لە شاخدا لەگەڵ بۆ منە هاوسەرەکانیان لەگەڵ باوکیان لەگەڵ براکانیان طبعاً ئاوارەی شار و دێکان بوون ژنی شاخ بوون مەکانەتی هاوسەرەکانیان پاراستووە دەستباریان بوون من ئاگادارم لە سەردەمی بەعزدا ئەو مێژوەی بەڕاستی کە ئێمە بەدەستمانە ناو ئەو تاغوتە لە ناوبرا ئافرەتان ڕۆڵ و کاریگەری تەواویانە بوو من ئاگادارم ئافرەتان بەستەنها لە ژێر ئاباکەیەوە لە سەردەمی بەعزدا کە کاتی بۆن مفاوەزات بۆ چەند چەکی بەنەهێنی گەیاندۆتە برا پێشمەرگەکەی هاوسەرە پێشمەرگەکەی کوڕە پێشمەرگەکەی ئەی ئەگەر دایکێک بۆ نمونە کوڕێکی پەروەردە نەکردانەی هێنایەتە بوون قارەمانێکی لە پژنەبێ ئەم کوڕە ئەو جامێرەی لەکوێدا پەیدا کرد من خودی خۆم پێچێ لەم فاوەزاتە بەشداریم کردبێ کاتێک کە بۆ نمونە بەعز بۆ نمونە کاتێک داڕوخانی دەستی پێکرد لە هەموو شار و شارۆچکەکان دەستی پێکرد لە مزاهراتە ئافرەتان شان بەشانی پیاوان بەشدار بوون وەکو خودی خۆم کە خاوەنی ئەنفالێکم دڵم پڕ لە ئێشوژان بوو خۆم و دایکم و خوشکەکانم بەشدار بووین کە هەڵمانکوتا سەر مەرکەزەکانی حکوومەتی بەعس کەواتە ئافرەتان لە سەردەمی بەعسی شاو لە سەردەمی هەفتاکان و هەشتاکان و ئێستاشی لە سەرابێ هاوکارێکی گەورە بوون پشتیوانێکی گەورە بوون ڕۆڵ و کاریگەریان هەبووە و لە شاخدا بەشدار بوون و لە شاردا بەشدار بوون و بەس ئەوەندە هەیە ئەو کاتە تەنها مەجای ئەوە هەبووە بۆ نمونە ئایدی خەدەمات و چەک گواستنەوە و هاوکاری برین پێچی و ئەدەوات گواستنەوە بۆ نەک پێگەیشتن و بتوانن پێگە و ڕۆڵیان لەو کاتەدا دیار بێ ئێستا طبعاً تەغییراتێک دروست بووە هەم ئەو کاتە بە ئیسلامەکان و ئەلمانیەکانیشەوە جۆرێک لە کبوون و نادیاری ئافرەتان وەکو سەربازێکی ونوابوون بەڵام ئێستا هاتوونەتە مەیدان و شان بەشانی پیاوان لە هەموو پێگە و پلەیەکدا توانەکانی خۆیان خستۆتە گەڕ و دەریشکەوتون. زۆر سپاس دەکەم بەدریا خان سپاس بۆ جەنابیشتان زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتن بۆ دەخوازم. بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەش داهاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بەیەگەشتنەوەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.